ئەنفال، کیمیاباران، ڕاگواستن و کۆڕە و لە زامەقۆڵەکانی جەستەی گەلی کووردە بەدەستی ڕژێمێکی دڕندا کە ڕاپەڕینی ساڵی 1991 بەرهەمهێنا. شەڕی ناوخۆ و براکوژی، دوو حکوومەت و دوو ئیدارەی و دابەشکردنی سەروەت و سامانی سەرزەوی و بنزەوی لە نێوان دوو هێزی دەسەڵاتدار و پاوانخوازدا لە دوای 26 ساڵ لە ڕاپەڕینیش کۆچی هەزاران گەنج بەهۆی نەعەدالەتی کۆمەڵایەتی و گەندەڵی و دوجاری سیاسەتی برسیکردنی خەڵک و قۆرخی کورسی دەسەڵات وای کردووە بەشێک لە خەڵک پەشیمان بن لە ڕاپەڕین دژی ڕژێمی بەعەس. فەرماندەیەکی سەربازی ئەو کاتە باس لەوە دەکات پێویستە کڵپەی ڕاپەڕین لە هەناوی خەڵکدا بە زیندوی بمێنێتەوە تا هیچ هێزێکی ناوخۆ و داگیرکەر نەتوانێت بەردەوامی باستەم و چەوسانەوەی گەلی کورد بدات. دیارە نادادپەروەری و گەندەڵەکانی ئێستای دەوڵەتداران نابێوەمان لێ بکە پەشیمان بین لەو ڕاپەڕینەی کە لە بەرامبەر زوڵم مستەمی داگیرکەرانی کوردستانە ئەنجامدرا. دەبێ ئەو ڕاپەڕینە بەردەوام جێگەی شانازی بێ بۆ ئەو نەوەی کە ئەنجامیاندا و بۆ نەوەکانی ئایندەمان. بەڵام ئەوەی کە ضرورە پێویستە ئەو ڕاپەڕینەوە ئەو کڵپێ ڕاپەڕینەی کە لە ڕابردووە لە هەناومانە هەبوو بەردەوام بە زیندوێتی لە هەناوی نەوەی ئێستا و ئایندەمانە بمێنێ بۆ ئەوەی چ دەسەڵاتدارانی ناوخۆ چ داگیرکەرانی دەرەوە نەتوانن زوڵم و ستەم و نادادگەری و نادادپەروەری بەسەر هاوڵاتیانەوە بەسەر جەماوەری هەرێمی کوردستان بسەپێنن. هێزی دەسەڵاتدار و حکومڕانەکانی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە گەرم و گوڕی و لەسەر ئاستی باڵا بەشداری مەراسیمەکانی ڕاپەڕینیان دەکرد. بەڵام لە دوای دەرکەوتنی ستەم و نەعەدالەتی لە حکومڕانیان ئێستا بەشێکیان تەنانەت بە 1 و 6 باز لە ڕاپەڕین ناکەن. با بڕوای چاودێرێکی سیاسی بەشێک لە بەرپرسانی ئێستا کە بەشداری ڕاپەڕینیان کردووە 1/1000 سوودی شەخسی خۆیان لە ڕاپەڕین وەرگرتووەتەوە و چیتر پێویستیان بە بەشداری لە یادی ڕاپەڕین نییە و دەژڵێت ڕاپەڕینی ساڵی 1991 خاکی پێڕزگار کراوە و پێویستە بە ڕاپەڕینێکی تر شکۆی مرۆڤ ڕزگار بکرێت. یعنی ئەو بەرپرسانە پێم وایە ئیتر بۆچی ئەوەی کە بە قەولی کوردەواری 1/1000 وەریان گرتەوە دەستکەوتی خۆیان و قازانجی خۆیان وەرگرتەوە لە ڕاپەڕین. ئەوەی کە ڕۆژێک لە ڕاپەڕینە بەشدار بوو یان پێش ڕاپەڕینیش خەباتی کردووە بەرپرسەکان تەمان باسی پێشمەرگەی داماوانە ناکەم. ئەوانە ئێستا لە ژیانێکی شاهانەدان کە لە هیچ شوێنێکی دنیادا هاوشێوەی نییە. ینی هەمان زمینی 91 ئەو ڕاپەڕینی کە کرا ئێستاش هەموو مستەلزەماتی ئەو ڕاپەڕینە هەیە. ینی مەفروضیش وایە لە ڕاستیدا ئەو ڕاپەڕینی کە لە 91 کرا خاکت پێ ڕزگار کرد ئێستا ڕاپەڕینەکە تەواو بکرێتەوە ئینسانی پێ ڕزگار بکرێت. ینی کەرامەتی ئینسان و شکۆی ئینسانەکانی پێ ڕزگار بکرێت. وتەی بەشداربوویەکی ڕاپەڕین بۆ نەوەیەکی دوای ڕاپەڕینەوەیە کە ئامانجی ڕژێمی بەعەس سڕینەوەی نەتەوەیەک بوو لە ماوەیەکی کووردا کە ڕاپەڕینی بەدوای خۆی هێنا. نەوەی دوای ڕاپەڕینیش لە سایەی حکومڕانی کوردیدا گەر ڕاپەڕین بە هەڵەوە سف نەکات ئەوە بڕوای وایە ئەو ڕاپەڕینە هێشتا کۆتایی نەهاتووە و پێویستە تا پاراستنی شکۆی نەتەوە لە نێوان دەسەڵات و نان و ئازادیدا بەردەوام بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.